وڵا زان و خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەم شێوازی بژارکردن، نوێبوونەوەی باخەکان، ڕێخستنەوەیان هەم باغ ئەم ڕاست کەسێکە باخێکی هەیە لەم وەرزەدا پێویستە چی بکە، گرنگترین ڕێنمایەکان چین، هەر لە ئەو ماوادانەشی کە بۆ باخەکەی گرنگە پێویستە چۆن بەکاریان بێنێ. گفتوگۆی بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک فایق محمود شارەزا لە بواری باغداری. کاک فایقیان زۆر بەخێر بێت. وەرزی بەهار بێت هەر لەم وەرزەدا باخەکان ڕێخستنەوەیان بۆ بکرێت و نوێ بکرێنەوە بۆچی لە بیدایەتی بەهاردا؟ خۆی لە وەرزی بەهارە بە حکمی ئەوەی پلەی گەرمی تقریبا تا حدێک بەرز نەبووتەوە، یعنی گژوگیاز لە گەشایە هەم شێکی باش لە خاکی شایە لەبەرەوە زۆرێک لە براجووتیارەکانی تر ئەگەر باخ بێیانە و سەوزەی دەرەوەش بێ بڵێن تەڕە بێ کێشەی گژوگیا و بژاریان هەیە. باش فەرموو. عەفوو بۆیە پێویستەکان لەم کاتانە بژار بکرێنی بژار بکرێ، یعنی بژارکردنیش خۆتەزانن زیاتر یانەکو کابراوەکو سەردەمی کۆن بە پاچەیکا بڵین بە پاچ و شت ئیتر بنی دارەکە کۆڵێتەوە یا بنی سەوزەکەی کۆڵێتەوە، یانەکو بە جیازێکی پێڵەن ڕۆدی تیلەر لە دوای تراکتۆریان ئەم دەستێ بچووکەکان ئەکرێ و دەوروبەری دار و درەختەکانی پێ پاکەکاتەوە. زۆر جار ئەبینین ئەو هاوڵاتیانەی کە باخیان هەیە چەند جارێک بژار ئەکەن لە بەهارە. ئەمە غەڵەتەکەی بۆەوە گەڕێتەوە هێشتا باران ماوە ببارێ، هێشتا ئەرزەکەشی تەڕیتایە، یعنی کاتی هەڵبژاردننی بژارەکان غەڵەتەوە بە 2-3 جار بژار بکەنەوە. خۆی ئەگەر بارانەکە زۆر بێ ڕێژەی بارانبارین خۆمان نەزانین یا تقریبا لە دەرچوونەیەک و بە دەرچوونەیەکی تقریبا 20 ڕۆژێکی پێچێ، یعنی 20 ڕۆژێکی پێچێ لەبەرەوە ئەگەر بێت و ساڵەکەی بڵێن تەڕان بێ و نسبەی باران زۆرتر بێ عادەتەن لەوانەیە پێویست بکات چەند جارێک بکرێ تا گەینە تقریبا 15-5 تر وردەوردەگیا بەرەوشبوونە ڕۆ و بەرەو زەعیفبوونە ڕوا بە حکمی ئەوەی هەم شێکەمە بێتەوە لە ئاسمانە هەم بارانبارینیش تقریبا بەرەو کەمبوونەوەچی. باشترین بژارەکان ئەوەیە کە جەنابەت فەرموود بە پاچەکۆڵە بێ یان بە تراکتۆرێ بێ کە ئەکرێ بۆ جیازی لێ بەسرێ یان بە دەرمانی قڕکەری ئەو جیای بێت باشترە؟ وەڵڵاهی خۆی ڕاستیا چەند شتێک حکومەکە بۆ نمونە تۆ ئەگەر باخێکی گەورە هەبێ باشتر وایە بە جیازەکە بکرێ. من لەگەڵ ئەوانیم بەڕاستی بە هەموو شێوەیە کەمترین دەرمان بەکاربێت، چکە ئەو دەرمانە چەند زەرەرێکەدا، ینی جاری وایە بەرقەدی دارەکەیکەوێت، جار وایە بەرگڵاکەوێ ژینگەکەمان بۆ پیسەکە بەڕاستی ئەنجاوکو لەوانەیە نسبەتێ لەو دەرمانە بەر حەشەرات و شت هەنێ جار تەسیر لە حەشەراتەکە بۆ ئیتر جگە لەوەیش بۆ ئینسانەکە خۆشی ئەو کەسێش کە پێی هەڵەسێ بە عملیەکە لەوانێت وردە وردە تەسیرێک لە خۆشی بکات لە ڕێی هەڵمژینەوە. واز لە دەرمان بێنێ باشترین وایە بە کردداری کشتتوکاڵەکە بە بژارکردنەکە بکرێت بەڕاستی. تا چەند گرنگە ینی وردە وردە جوتیاران ئەم ڕێخستنەوەی ئەنجامدانوە و فرامۆشکردنی باخەکانیان چ کاریگەرێکی خراپ دروستەکان لەسەر باخەکانیان بەدەمەوە نەچوون، زۆرجار کەسانێک گەنا تۆزە گێمالن لەوەی کە بەدەم باخەکەیانەوە بچن. لەم کاتانە ئەوانەی کە باغدارن بەڕاستی زۆر زۆرورە ڕۆژانە چاودێری باخەکانیان بکەن یا هەفتانە یانەکو ینی بەردەوام متابع بکەن، چکە لەم کاتانە نەخۆشی زۆرە. نەخۆشی زۆرە تووشی ئینە بێ، یەکێ لەوانە تووشی حەشەراتی منە بێ مەخۆمان پێڵەن شیرینە بەتایبەت لە هەنێدارا لێدا، یان لەم کاتانەشە کە سەرەتای مانگی پێنجەوەی ترەوە تقریبان ئەمڕۆ 11 حەشەراتی کامیلە دەرچوو ئەوانەی کە تووشی حەفاری دارەکە تووشی کونکردنەکە حەفار پێڵێن بە زمانی خۆیان بزانێت شوێن پێڵێن خەدەسمە کامیلەکەی دەرچووە. لەبەرەوە باشتر وایە ئەگەر خاوەن باخەکان یانەکو وینەکان شتێکمان هەیە بەخەی پێڵێن تەڵی حەشەرات ینی پچکۆلانێ تقریبانەوە نەبێ، باشتر وایە لەناو باخەکات دانێ دوان هەڵواسێ بەدارەکە مادەیەکی فۆرمۆنی تێکری ئەمە جزبی حەشەراتەکە بۆی بزانێت چه ئیسابەیەک لەناو باخەکەیە هەیە، چه حەشەراتێک ڕووی لە باخەکەی کردووە. باش ئەگەر بینە سەر ڕاست لەوانەیە ڕز لەگەڵ کۆمەڵێک دار و درختی و نەمامی دیکە جیاواز بوانە ئێمە چەند جۆرێک ینی هەر بە ئەم کوردستانەیە بگەڕە چەند جۆرێک ڕزە بینین. ڕزمان هەیە بۆ قەتپاڵەوە مووی 50 سانتیم بەرز نەبووتەوە لە عەرزەکە، هەمانە کەپری بۆ کراوە و مەتر 2 مەتر بەرز کراوەتەوە. چۆن خزمەتی ڕزەکانمان بکەین؟
خۆی ڕەزی ژۆک و بەڕێزوت و دەستورێکی کۆنمان هەیە خۆمان لە لادیەکانە بڵین بە قەتپاڵەکان و کەسێک بیوە پارچەی زەوی هەبێ ڕێزەکەی ناشتو و تقریبا هەنێ شوێنیان هەیە 40 سانتیم تا 50 سانتیم تا 6 سانتیم بەرزیەکات و قەتی ڕئیسیەکەی و دوای تەفەڕعاتی هەداتێ. بەڵام چەند ڕێگەیەکی کێشمان هەیە خۆشبەختانە وەکو بەڕێوەبەرەتی باخداریش کۆمەڵی باخی بۆ هاوڵاتیان وەکو نمونەی کردووە کە ترێکە خاتە سەر تەل پێڵێن ترێ لەسەر تەل تەربیە عەلە الئەسلاک. ئەمە بڵێن تەریقەی دووەم. تەریقەی تریشمان هەیە تەربیە قەمەری پێڵێن هەر وەکو کەپر تەقریبا مەتر 80 بەرزەکرێتەوە و سیمڕێژەکرێ و ترێکە خرێتە سەر کەپرەکە. کامیان باشتر لە ڕووی بەرهەمەوە یا جۆری ترێکە ئیگۆڕێ؟ خۆی لەوانەیە جۆری ترێکە بیگۆڕێت. ئەنجا شوێنی ئێمەش خۆتە زانی سنووری سلێمانی زیاتر لە بەرەوەی شاخاوێ لەوانەیە تەربیە قەمەریەکە بڵین ئەوەی کەپرێکە بۆ هەموو شوێنێک نەبێ بەڕاستی یانەکو ئەسلاکەکە لە هەموو شوێنەکان نەبێت یعنی نەگونجێت لە هەموو شوێنەکە بکرێ ئەگینا خۆی ئەوان ئینتاجیان باشتر لەوەی ئەم تەریقە کۆنەکەی خۆمان بڕی بەرهەمیان باشترە و کردارە کشتتوکاڵەکانیش ئاسانترە بۆی لەوەی تۆ خۆت زۆر ئەنوشتێنی تۆ بۆڵێ ترێلیەکەیت و بۆڵێ تریش بە ئەوە لە بەرزیاش مەترۆشتا لێ بکەیتەوە حەشەراتوانش ینی کە زەرەری پێ بەهار بەرزەکە باشتر و هەر بەرزەکە باشتریش. کاکفە گرنگترین پێوەرەکان یان گرنگترین شتانێک کە جوتیان ڕەچاوی بکات لە بیدایەتی دروستکردنی باخێکدا هەیە پێخۆشە ئەنی کۆمەڵێک نەما بنێژێت بۆ باخەکەی کەشوهەوای شوێنەکە خاکی ئەو شوێنە مانە تا چەند گرنگن ئاگاداریان بزانێت ئەم باخی ئەم ژینگەی ئەم کە لەم ناوچەیەدایە بۆ چ جۆرە نەمامێک بەسوودا. وڵام من ڕێنمەیم بۆ برەجووتیارەکان ئەوەیە بەڕاستی ئەگەر یەکێک ویستی باخ بکە یەکێک لەو شتانەی کە زۆر زەرورە باخەکەی بە تێکەڵاوی دروست نەکە یعنی ئەگەر 2 دۆنمی بێ ئەگەر 4 دۆنمی بێ هەبێ یا ئەگەر زیاتری هەبێ هەوڵ بدات یعنی بۆ نمونە باخەکەی بکە ئەگەر کردی قەرار یا بیکا بە هەنار بیکا بە هەنار ئەگەر قەرار یا بیکا بە ڕەزەمی و بیکا بە مێو بڵێن یانەکو بیکا بە زەیتونیان بۆ نمونە فستەق ینی بە تێکەڵەو پێکەڵەیی نەیکا بۆی دوایی تووشی کێشەی نەکە. اینجا باشتری جوایە یعنی ڕچاوی ئەوەی بکە بزانانی ئەو خاکەی ئەو بۆچی باشە ینی بۆ نمونە گەستە ئاوێ بێ ئەگەر شوێنێک بێ ینی بزانێ گونجاوە بۆ هەنار بیکا بە هەنار ئەگەزانی شوێنێکەوە ئاوی کەمە و خاکەکەی گونجاوە بیکا بۆ نمونە بە فستەقەوە ئاوێکی کەمتریەوێ و کێشە و معناتی هەنێک کێشە و معناتی لە باخی هەنارە لە فستەقە کەمترە بیکا بە فستەق یا زەیتون بۆ نمونە. باش کاک فاغبینە سەر بابەتی ئاودان طبعا ئێمە هەندێک بابەتمان هەیە هەندێک بەروبووم کشت و کاڵیمانەوە کە پێوە دێمی ینی وازی لە هیچ ئاوی نادێ بەڵێ هەندێکی شێبێ ئاوی بدەین ئەم شێوازێکی گشتی لە باخداری ئێمە ئەم شێوازی ئاودانی ئێمە شێوازێکی زانستی و کشت و کاڵانی سەردەمە یان نا بە پێچوانەوە ئێمە ئەو زۆر سەرفەکەین و زۆر جار ئەم ئاودانە زۆرەی باخەکانمان زەرەری بۆ نەمام و دارەکانیشمان هەیە. خۆی ئەودان لە ڕاستیە باشتر وایە نی خۆتەزانی لە گوندەکانمانە بەڕاستی تا ئێستش لە زۆر لە لادیەکانە هەر بە ڕێگەی جۆگە ئاوەدرێ ئاوێکی زۆر کە بە ڕێگەی جۆگە ئاودا ئاوێکی زۆر و ئەوێ ئاوێکی زۆریش و بە فێڕۆچێ شکە تۆ جاری وایە ئەو لە سەرچاوی ئەوەکە تۆ تاگاتە ناو باخەکەلوانێ 500 مەتر 600 مەتر بۆ جۆگا بڕوە هەر ئاو نەکات تاوکو گاتە ناو باخەکە لە دەور و بەری دارەکەش هەروەکی تر ئاوێکی زۆر و نەکە سەر ڕای ئەوەش گژوپیاکی زۆریش بۆ دروستەکە بە بەردەوامی هەم لەسەر جۆگە ڕئیسیەکە و هەم لە دەوروبەری دارەکانیش لەبەرەوە باشتر وایە بە ڕێگەی تەنقیت بکرێت بەم سۆندە ڕاخستنی تر بە پێی تەمەنی دارەکە و جۆری دارەکە باشتر وایە سۆندەی 20 میلیم بەکاربێت نەک 16 میلیمەکە کە ئاوێکی کەمەدات ئەوە تەریقێکی باشتریانی ینی هەم بۆ باڵێن بەروبوومەکە و هەم بۆ زەویەکە و هەم بۆ ئاوەکەش بە فیڕۆ ئاوێکی کەم بە فیڕۆ دەی هەم گژوگیایکی کەمەوە بۆ دروستە بێ کە گژوگیایکی کەمیشە بە دروست بوو این بێ هەم ئاسانتریشە تۆ لەکوێ مزەخەیەکە بۆ نمونە دەستی پیانە یا تەنکێکەیە بەرزە قفڵێکەکەی تۆ خۆی دار بەدار ئاوەخواتەوە و نەخەکە ناسکاریە وێنە هیچ شتێکی دار بەدار لەکوێ بە جۆگەیەک شەبڕۆ هەم ئاوێکی زۆرتەڕۆ هەم بەردەوامیشە بێ بەدەمیەوە بی لە ڕێزیەک و بۆ ڕێزێکیکە ئیگوازیت و ینی تاوکو و کۆتای ئەودانەکە ئەبێ بەردەوام وجود هەبێ ناو باخەکەتە بەڵام بەخاکە نازەکەشەوە هیلاک بوونێکی زۆریشی تێکەوە و ینی ئاوێکی زۆریش و بە فیڕۆچە و لەوانەیە بە تێر ئاویش نەبێ زۆر بەڵام ئەگەر بە سۆندەکە بێتەوە تەوقیتەکەیت بۆ نمونە سعاتی ئاودانەیە بە پێی مەوسمەکە لەم کاتانە ینی بۆ نمونە یان لە مانگی حوتە یا لە مانگی شەشە بە پێی ئەو کاتانە
تەوقیتێکێکە ساعت و نیوە ئاودانێ بە تەوقیتێکەکەی تو دوای ساعت و نیوەکە ئەو ساعت و نیوە توانی بڕۆ ئیشێکە ئەنجام بیت و دوای ساعت و نیوەکەی تۆ قفڵێکە ئیگریتەوە. کاکفە ئەم گۆڕانکاریکەش و هەوا و ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ ڕێژەیەکی کەم باری و کاریگەری هەبووە لەسەر باخەکان یاخود گرنگترین ڕێنمایەک چییە بۆ جوتیاران کە ئەم ساڵ بەم شێوازە بارانبارین کەمی کودۆڵانی ئاو کەم کاتەوە چۆن ئاگاداری باخەکەیان ورتر؟ خۆی وەکو هەمومان نەزانین بەڕاستی ڕێژەی بارانبارین ئەم ساڵ لە سنووری سلێمانیا و لە توان بڵم لە کوردستانیشا هەتا لە جنوبی عێراقیشا ڕێژەکە زۆر کەم بوو. لە سنووری سلێمانیا تقریبەن تا ئێستا نزیکەی 350 میلیمێ باریوە کە کاتە ڕێژەی حدی يعني وسطی سلێمانی تقریبا ڕێژەی نسبەکەی تقریبا ساڵانە پێویستەکە 600 میلیمێ لێ بارێ بەپێی ئەو تەجروبانی کە ساڵانە باران باریوە. ئەم کام بارانیە تا ئێستا خۆشبەختانە زەرێری وای نەبووە بۆ باخ، چونکە باخ زۆربەی خۆمان نەزانین لەم سەردەما گوڵی کردو و گوڵیشی هەڵ پێکاوە، ینی زۆر کێشەی نەبووە، بەڵام احتیمالە لە مانگی 7 و 8 ینی تەسیراتەکەی دەرکەوێ بەوەی ئەوەی زۆرمان نەزانی هەر لە ئێستاوە زۆرێک لە سەرچاوەکانە بیسین لەمە لەو ئەڵێ سەرچاو ئاوکەم کەمی کروە یا وشکی کردووە یا نسبەتی زۆر دابازیوە. لەبەرەوە ئەوانەی کە خەوانی باخن ینی پێویستەکە يعني چۆن بڵێ ئامادەسازیێکی باش بکەن بۆ خۆیان. وەی بیر و ئاوی ژێرزەوی ژەر کەمەکاتەوە تەمان کە باران کەم باری ساڵانە ڕێژەی ئاوی ژێرزەوی ژووردەوردە دابەزێ بەپێ ئەو نسبەیە کە ئەبارێ ساڵانە دابەزێ. هەر لەسەر پرسیارەکەی هاوکارم لەسەر کەشوهەوا، یعنی ئەبینین ئەم ساڵ لەم ئەخیرەشە باران زۆر باری، تەرزەش زۆر باری بەچاو ساڵانی ترە. بارینی ئەم تەرزێ ئەو دارانەی کە هێشتا چرۆیان هەیە هێشتا گوڵن بەتاوەتی نەبوونەتە بەرهەمەڵی نەپێکاوە یان جاریوایە لە شەوانە کاکفا زۆر ساردا لە ڕۆژە بەعکسە و دیسانەوە گەرمە بێتەوە. ئەم تێکچوونی کەش و ئاوایە زرر لە بەروبوومی باخەکانمانەدا؟ خۆی تەرزە زەرەرەدا بەڕاستی زەرەر لە بڕی بەرهەمەدا خۆمان نەزانی ئێستا بەرەمی پێوە و لە سەرەتا شایە و یعنی تاو کامل نەبوو ئەو بەرە کە تەرزە لێدا زۆر جاری هەڵیەوەرێنێ یانەکو زۆر جار ناشرینیەکە ینی کە بەرەکەکەوێ هەنێ جاریش هەیە بە تایبەت لە مێوە کە بەرێدا ئەو تەرزە تازانە ئەشکێنێتەوە، تەرزە تازەکان ئەشکێنێتەوە هەنێ جار یانەکو زەرەریان پێگەیەن یا گڵاکان کونکونینەکە یعنی زۆر جارێ بینین. يعني كابت ترزە بە هەموو جۆرێک بە هەموو جۆرێک تقریبا کە گەورە بووی ڕێژەکەی زۆر بوو لەو کاتانە کە دار گەڵای کرۆ بەری پێوەی زەرێری لێدا. کاکفە بەیانی ڕۆژی گرنگیدانە بە تەندروستی ڕۆک گرنگترین شتێک چییە کە تەندروستی ڕۆکەکان نەمامەکان پارێزرێت و گرنگترین ئەو ماوادێکی میانە چین کە دەبێتە مایەوەی کە هەم ئەو خاکەی هەیە هەم ئەو نەمام و درەختانە بپارێزرێن؟ خۆی خاک ینی ئەو لە ڕێی ئەو سەماتکردنەوە کە ساڵانە ئەکرێت سەمات خۆمان نەزانی نسبەتێکی خوێیە ساڵان یەک جارەکرێت بۆ باخ ساڵانە ئێمە شوێن بۆ شوێن فەرقەکە بڵین باخ بۆ باخ فەرقەکە، بەڵام عادەتەن جوتیاری ئێمە زۆربەی کات NPK-یەکەکە لە مانگی 12 کات نسبەتێکەکە ئەگەر زۆر بڵین بکرێت خۆتان زانین ڕێژەی خوێش بەرزە بێتەوە ینی وردەوردە خوێ زۆرە بێت لە خاکەکە. باشتر وایە ینی سەمادی حیوانی بەکاربێ بەڕاستی یانەکو ئێمە سەمادی کەشمانەیە بە ڕەشی وەرەقیە کرێت لەم کاتانە ئەگەر کەسێک بێوێ بە تایبەت لە زەیتونەوەوانە یانەکو لە هەز دارێکیکە ئەیکا بە گەڵاکەیە. ڕاستە کاکفاق نەزانم ئەم موسەڵەحانەیە ئێمە بەکارن لە ڕووی ینی زانستی کوشت و کاڵەوە تا چەند ڕاستنیان نە، بەڵام هەڵپاچین و بڕین و ئەم بابەتانی دار و درەخت و مێ و ئەوانە لەو کاتانی هەندێک دار هەیە لە پاییزە هەڵێ پاچن هەندێکێ لە سەرەتای بەهارایە می و کاتێکی دیاریکراوی هەیە تا چەند گرنگە ئەم هەڵپاچین و لێکردنەوەی ئەو لقوو پۆپانەی کە کۆنن یان نەخۆشن یان هەر بابەتێک و تا چەند گرنگە بە زانستیانە و دروستیانە ئەمە ئەنجام بدرێت. خۆی لە باخە بەڕاستی کە باخ هاوڵاتیە کە باخێک دروستەکە لە چەند ساڵ یەکەمە هەڵپاچینێکمان هەیە ئێمە هەڵپێڵێن هەڵپاچینی تربیەکردن، یعنی ئەو دارە تۆ چۆن تربیەکەکەی لە داهاتوە کەمترین نەخۆشی بگرێ زۆرترین بەرمان باتێ، ینی 3 ساڵی یەکەم ئەو جۆر هەڵپاچینی بۆکەین لە دوای ئەوەشە کە گەورە بووی تر هەڵپاچینێکی بۆکەن ئێمە کەی دەسەکەین بە هەڵپاچین کاتێک کە دار گڵا ئەوەرێنێ بڵین گڵای پێوە نامێنێ تقریبا 15 ڕۆژ تا 20 ڕۆژ لە دوای گڵاوەرین ئیتر کە گەشەی ئەو دارە وەستا ئێمە ئەتوانی هەڵپاچین بکەین هەڵپاچین بکەین، بەڵام ئەمە بە شێوەیەکی عام، بەڵام لە شوێنەکە کە بزانی وەکو مەتخێکی باسنێ کە زۆر ساردە
لە داهاتوە احتیمالێ بەستەڵک دروست بێ کە سانەکەیە بەسەریا باشتر وایە هەڵپاچینەکەمان بخەینە مانگی دوای ئەوەی کە سەرماشکە لە 15 دووانە بەڵام باشتر وایە هەڵپاچین بە ئەدەواتی تایبەتی خۆی بکرێ بە مشار بکرێ بە مەقەس بکرێ ئەدەواتی تعقیم بەکار بێت بۆی ئەگە دارێک نەخۆش بووە گە فەرعێ نەخۆش بوو ئەو برا جوتیارەمان کە دارە نەخۆشەکە ئەبڕێت ئەو مەقەسە بەکارێنێ بۆ دارێکی ساقیش نەخۆشیەکە نەگوازێتەوە بەڵێ گوازرێتەوە ئەو نەخۆشیانە باشتر وایە مادەی موادی تعقیمی پێبێ بە هیچ شێوەیە تەورداس بەکار نێنە کە بەرەبێتە فەرعەکە و جاری وایە ئەو فەرعەت دە تەورداسی لێدا تا ئەی بڕێتەوە هەموو شیەکاتەوە ئەمە شتێکی ناشین و عەزێتی دارەکەشە بەڕاستی زۆر جاجە بێتەوەی ئەوەی کە لەو شوێنانەوەە بەو شێوەی زۆر بریندار کراوە تووشی نەخۆشی ببێ قسەیەکی نازانم تا چەند دقیق و ڕاستە کاک فایق کەسی وایەڵێ وڵا فلانە کەس مێوەکەی بۆ بڕیم ئەمساڵ بەرهەمی باشی هەبوو دەستی بە بەرەکەتیان لی ئەزانێت بەڵام فلانە کەس پێرار بووی بڕیم وانە بوو بەڕاست شێوازی بڕین بۆ بەروبووم دەوری هەیە یان نا شێوازی بڕین بە تایبەت لە مێوە ئەبێ زۆر شارەزابی لە مێوە بە تایبەت زۆر شارەزابی چکە مێو بە پێی سنفەکانی شێوازی بەرەکە ئێگوەڕێ لە دوای چەند گرێەوە ئەیگرێت لەبەر ئەو کەسەی کە مێو ئەبڕێ ئەبێ زۆر شارەزابێ تۆ توانی زەیتونێک ینی کەسێکیش بێ هەر بەینی خۆی تا حدێک لێ بکاتەوە ینی لەوانەیە زەرێکی تا زۆر کەم لێ بە یا باخێکی هەنارەیە کەسێک بێت تا حدێک ئەوەی بە خۆی بین بێت بە عقلیا بێ بیبڕێ بەڵام لە مێوە ئەگەر زۆر شارەزان نەبیت بە پێی سنفەکان نەزانی چۆن ئەی بڕیت بەڕاستی زەرێری لێدا و هەنێ جاریش ئەتوان بڵم یا بەر نادا یا بەرێکی زۆر کەمەدا ئەبێ کەسێکی زۆر شارەزا بێ مێوکە بڕێ بزانێت چ سنفیەکە چۆن ئەی بڕێ بە پێ سنفەکانە گۆڕ کاکفەر حتمما هەم لە خەیار و ترۆزی و میوە جۆرەکان ئەوین لە دەرەوەیان تامێکی هیچ تامێکیان نی بەز ناوخۆی خۆمان تامێکی خۆش ئەویان هەیە چی بکرێ بۆی کە میوە بە تام و چێژی خۆی بمێنێتەوە ئاین چ شتێکی بۆ بەکار بهێنرێت ئەو تامەی ئەسڵی خۆی لە دەست نا ینی ئەلێسا زۆر جیاوازیە لەگەڵ ساڵانی ڕابردووە لە تامی میوە و سەوزەکاندا خۆی تامی بڵێن تەبیعی و تامی ناتەبیعی یانەکو یان تامێکی کەمەدا ئەمە لە وڵاتانیشا هەر هەیە بەڕاستی مانەوێ نەمانەوێ هەر لای ئێمە نییە لە وڵاتانە بڵێن شتێکەکە بڵێن کە ئیفرۆشن ئەو بەرهەمە ئەڵێن ئەمە بەرهەمی سروشتیە کاڵێ بەرهەمی سروشتیە هیچ بە هیچ شێوەیەک سەمات نەکراوە ئەو دارە ئیتر ئەگەر خەیار بێ یانەکو ئەگەر بەری باخیش بێ بە هیچ شێوێکیش دەرمانیش نەکراوە موبیدات نەکراوە ئەمە سیعرەکەشی زۆر جار دووقاتە لە وڵاتان هەیە یعنی ئەگەر کیلۆیەک خەیار بۆ نمونە بە یۆرۆیەک بێ بڵێن ئەوەی کە دەرمان کراوە سەمات کراوە ئەوەی کە بە سروشتی پەروەردەکراوە لەوانەیە سعری بچێتە 2 یۆرۆ بەڵام لای ئێمە تا ئیساتە ئەو ڕۆشنبیریە نییە بیشی عادەتەن ئەوەی کە سەمات نەکراوە خۆمان نەزانین تۆزە جوان نیە ینی ڕەونە قوشتی جوان نیە و ینی ینی خەبارە و شێوەسەکانیشان چۆن بڵێ لاسەنگیەکی تیا ینی تا ئێسش هەوڵ تاکی ئێمە زۆر ئەو ڕۆشنبیرینی ناڵم هەمووی بڵێ ئەم خیارە بە تەبیعی پەروەردەکراوە کاکە ئەمە کیلۆی بە هەزارە ئەوان لە بەیتی پلاسیکی و سەمات کراوە دەرمانیش کراوە بە 500 خەڵک لەوانەیە هەر هەرزانەکە پڕە لای ئێمە بەداخۆیان بە کوردی ئیفرۆشن لە بازاڕ ئەڵێن کوردی بەس خۆی مستەڵاحەکە فەرقیە کاڵێ کوردی ینی لە دەشتا پەروەردەکرا ئەو مەبەسی ئەوەیە لای ئێمە بڕوان پێ بکە کاک فایق ینی خەیارێکی بیت لەگەڵ خەیارێکی ئەوەی جەنابەت فەرمووی ئێمە ئەوەمان بۆ نمونەوە ینی وەرە قاشی بکە لەوانەیە چەند مەترێک خەیارە بۆنی ڕوا بەڵێ هەنی زۆر تایبەتە بۆنیە ڕوا و هەتاوکو جاران ئەگەر بیرتان بێ نازانم لەوستا دەمان ئێمە جاران قاشێکمان خەیارەکە بڕی ئامان لێکرێت کە ئینەکە ئەوە تاڵێکەی ئەڕوا تاڵێکەی چییە ینی ئەو خەیارە بەدەمی بەین کراوە ینی لە دەشتا کراوە جاری وایە تووشی تینوێتی بووە کە تووشی تینوێتی بوو بۆی هەیە تاڵ بێ ینی ئەگەڕێتەوە بۆ تینوبوونی ئەو ڕاستە کاک فایق هەڵە باوەکان چین لە باخداری و ڕەزابەتە یعنی ئەوی کە ساڵانە بەشێک لە جوتیارە بە ڕێزەکانمان دووبارەیەکەنەوەیان ئەوانەی باخیانەیە ینی هەڵی کوشندن بۆ باخەکانیان بۆ ڕێزەکانیان بەڵام بەهۆی ئەوی شارەزانینیان لەگەڵ کەسێکی کوشت و کاڵی ئەندازارێکی کوشت و کاڵی کەسێکی پسپۆری وەکو جەنابتان کۆنتاکتینێ و قسە و بازناکە ئەو هەڵە باوانە چین کە زەرر لە باغەدا و باغدارەکانمان ئەیکەن ساڵانە خۆی کۆمەڵێ هەڵە هەیە لە ڕاستیا بەردەوام ساڵانە توان بڵم لە هەنێ ناوچەیان لە هەنێ براجووتار دووبارە هەڵەکان دووبارە ئەکرێتەوە یەکێ لەوانە هەڵنەپاچینی دارەیان لە مۆعیدی خۆیان
یانەکو هەڵپاچینێکی بۆ کات پەلە پرووسکەیە کاتەکەی دوا کەوتووە بە شێوەیەکی نازانستی ژێکە ئێمە شتێکمان هەیە پێڵێن عەرەبیڵە عوسارەی نەباتی کە ئەو شیلەیە دەرچوردە و دەدار بەرەو گۆبکەکردنە ڕوا جاری وایە تێبینێکم براجووتیارەکان هەڵپاچینیان نەکردو بەکەونە پەلە پرووسکەیەک بۆ هەڵپاچینی دارەکە و کاتێک کە دارەکە پاڵەپاچی هەستەکە شیلێکی لێ دەرە ینی دڵۆپە ئاوەکە دەرەچێت ئەو شیلانە هەمووی موادی خۆراکیە ئەبێتەوەی زەعیبوونی دارەکە لەبەرەوەیەکە لەو شتانە کە ئێمە بینیەکەین کەوات هەڵپاچین لە کاتی خۆیان بکرێت و بە شێوەیەکی زانستی بکرێت یەکێک لەوانە بۆ نمونە خەڵک ئێمە زانین منطقەی دۆڵە ڕوود شوێنەکە پڕە لە باخی هەنجیر و تقریبا 15 زۆری هەنجیری هەیە باشتر وایە بۆ نمونە ئێمە زۆرترین کێشان ئەوەیە کە بەرەکەی کرمیت لێدا کاتێک کرم لێدا کە ئێمە هێنە بازاڕۆ لە 15 شتوانە ئێمە خۆمان تاکێگەیکڕێ لە ماڵەوە ئەڵێن ئاڕۆڵە بیخۆ بزانە کرمیتیانێ جاربی کەرە بزان کرمیتیانە ینی باشتر وایە ئەو براجووتیارە لە کاتی خۆیان لە مانگی 5 کە بەرهەمەکە هێشتا 2 مانگی ماوە بۆ پێگەشتن پیاچوونێکی خۆی بکات دەرمانی خۆی بکە یان ئەو تەڵە حەشەراتە کەوتم ناو باخانەدارنێ بزانێ ئەو حەشەرەی وجودی هەیە بۆی حساباتی دەرمانی خۆی بکات پێشەوەی بە 2 مانگی پێشەوەی بەرەکە پێ بگە کاک فایغەمە بکەینە دوا پرسیار لەوانەیە زۆرێک لە خەڵکی ینی زۆر خۆیان بە شارەزا بزان ینی دوو جارێک تەجروبەیەکی کردووە بەڵام چی بکرێت باخەوانێک کەسێک کە تازە ینی باخێکی هەیە لە کێ ڕێنمایی وەربگرێت دەستگایەک شوێنێک نییە کۆمەڵێک شارەزای باغدارۆکو جەنابەت ڕێنمونی وەربگرێت یاخودەوە تا لە هەنێ وڵاتاندا دەورە ئەکرێتەوە بۆ ئەم جوتیارانە بۆی کە ئاگاداری باخەکانیان بن بەشی باغداری هەیە بزانام لە حکوومەتیشا بەڕێوەبەرایەتی باغداری بەڵێ ئەمانە تا چەند هاوکارن بۆ ئەو کەسانی کە ئەیانێ باخێکیانە بێت خۆی بەڕاستی بەڕێوەبەرایەتی باغداری وەکو بەڕێوەبەرایەتی باغداری ئێمە زۆر جار برا جوتیارەکان خۆیان داوایان لێ کردوین بۆ دەورات و شت پارەکە بۆ نمونە ئێمە چەند دەورەیەکی هەم نەزەری و هەم عملیشمان بۆ ئەوانە کردەوە منطقەی دۆڵە ڕوود کە کێشەیەوان هەبوو هەم بەرناگرێ هەم وەکو باسیشم کە کێشەیەوان هەبوو کە بەرەکان کرم لێدا یعنی تقریبا 20 جوتیارێک بۆ ئێمە هەم دەورەیەکیشمان بۆ کردنەوە هەم بڵین بە نەزەری و چۆنێتی بەخێوکردنی دارەکان و چۆنێتی پاراستنی لە نەخۆشیوانە و بە عملیش چوینە ناو باخەکانیانە چۆن هەڵپاچینیان بۆەکەین هەر خۆشبختانە پاریش دەورەمان هەبوو لەسەر باخی زەیتون هەر لە چۆن پەروەردەکردنی دارەکە تاوەکو وەگاتە بەرەکەی چۆن بەرەکەشی ئەبرێت تاوەکو ئەبرێتە معسەرە و زەیتەکەی ئەگیریە ئیتر خەڵکانێکیشەن لە ڕێی تەلەفۆنکردنەوەوانەوە یان لە ڕێگەی سەردانی دایرەکانەوە سەردانی بەڕێوەبەرایەتی باغداریەکەن پێشەوەی باخەکەی دروستکە یان باخەکەی دروست کردۆ کێشەیەکیە یان جاری وایە بە حساباتی مەسافەتی زەراعی چەندێ بەجێ بێڵێ ئەوێ باخێکی پستە بکە مەسافەت چەند بەجێ بێڵێ ئێوە باخێکی زەیتون بکە بینی دارێک بۆ دارێک و بینی خەتێک بۆ خەتێک چەندێ بەجێ بێڵێ یان باخێکی هەنار بکە یا هەر ڕەزەمیۆ بکە بۆ نمونە ئەوانە ئینسان تا چەندێک هەر ئیشێکە بیەوە بیکات لە ڕاستیە جگە لە باخیش چەند پرسیار بکەی بەڕاستی سەرکەوتووترە بی لەبەرەوە ڕێنمایی ینی ئەومان هەیە بۆ براجووتیارەکان باشتر وایە استفسار بە چەند کەسێکەوە بکەن ئیتر ئایا لە ڕێی تەلەفۆنەوە بێ ئایا سەردانی بەڕێوەبەرایەتی باغداری بکەن بۆی نەکەونە هەنێ هەڵەوە بەڕاستی دەست خۆش کاک فایق محمود شارەزا لە بواری باغداری سوپاس بۆی لەم تۆڕی لەگەڵمان سوپاس بۆ بەڕێستان هیوایەوەی بینەران سوودێکیان بینی